چۆنە ئەفەرین سەیری ئەو چاوە جوانەی هەیە وەرچەق پشتی زیتەڵەیە حەزی لە خەندە و چۆپڵەیە وردی لەیە و زیتەڵەیە حەزی لە خەندە و چۆپڵەیە لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێ سەردانکەری شار و دێ وانە وتەی تازەی پێیە ئەی چۆن بنوە لەگەڵ مناڵان هاوڕێیە بۆ هەموویان یاری پێیە سەردانکەری شار و دێە وانە وتەی تازەی پێیە ماکیە زیتەڵەیە و زۆر وریایە لە کوردستان و چیایە زیتەڵەیە و زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە زیتەڵەیە و زۆر وریایە لە کوردستان و چیایە کتێب و پێنووسی پێیە ئەخوێنێت و حەزی پێیە سڵاوتان لێ بێ مناڵە عەزیزەکان چۆنن باشن ئەزانن لەکوێین لە یەکێک لە قوتابخانەکانی شاری سلێمانی ئەمڕۆ هاتووین گفتوگۆ لەگەڵ ژمارەیەک مناڵی عەزیزا بکەین ئەمانەوەی قسەیان لەگەڵ بکەین لەسەر بەفیڕۆنەدانی پارە و زۆر بەکارنەهێنانی پارە و هەروەها بزانین چەندێکیان دەخیلیان هەیە و پابەندن بە کۆکردنەوەی پارە بۆ ئەوەی لە داهاتووە خۆیان پارە بۆ خۆیان کۆ بکەنەوە و هەوڵ بن پارەکانی خۆیان بەفیڕۆنێن فەرموون چۆنی باشم باشی باشم ناوت چییە ژیلوان ژیلوان هەی باشەی قوتابخانەکەتان ناوی چییە ژیلوان ژیلوان لە قوتابخانەی ژیلوانە وایە وایە ئافرین ژیلوانەوە تۆ لە پۆلی چەندی ئەمە پۆلی چەندە سێ ئەلف سێی ئەلف ئەی سێی با لەکوێیە سێ بە لەسەرەوەی یان لە خوارەوەیە لە خوارەوەیە لە خوارەوەیە بەڵێ ژیلوان باشە تۆ پێم بڵێ تۆ دەخیلەوەیە لە ماڵەوە نە نیتە نە ئەی باشە هەر پارەیەک وەرەگری خێرا ئەچی بە پسکیت و جبس نە ئەی ئەیەم بەدای و باوکم هەڵیگرم بۆم کەواتاوە پارەکە بۆ وەڵەگرێن بەڵێ ئافرین زۆر باشە ئەزانی چی گرنگە مناڵ دەخی لەو شتی وای هەبێ بۆ ئەوەی ئەو پارەی کە بەردەستێکەوێ هەمووی خەرج نەکا و کۆی کاتەوە باشە باشە ئافرین ژیروانجان یەک چەپڕی قایمی بۆ لێبەر هەر بشی چۆنی باشم باشی بەڵێ ناوت چییە لەوان لەوە دادی پاڵبەرەوە ئەبێ ئاوان ڕێک دانیشین بڵێ بۆچی بۆی پشتمان نێشێ وایە ئافری لەوە لە پۆلی چەنی تۆ سێ لە پۆلی سێ لەوە تو گۆرانی شتەزانی بەڵێ ئەدی گۆرانێکم بۆ بڵێ قوتابخانە زۆر خۆشە بەندی بیر و خۆشە دەیپارێزم بە عەقچەکەی دیکەش و شۆ بەندی قوتابخانەکەش کاتە ڕووناکی بەدەداد فێرمان دەکا و یای بۆ دەیان قوتابخانە زۆر خۆشە بەڵبەندی بیر و خۆشە ئافرین یەک چەپڕی قایمی بۆ لێ هەر بشی لەوە گیان دەست ئافرین چۆنی باشی باشم ناوت چییە لیا لیا تەمەنە چەنە تۆ نازانم لە پۆلی چەنی سێ ئەلف لە پۆلی سێ یعنی 9 ساڵی وایە ئافرین باشە پێم بڵێ تۆ لە ماڵەوە دەخیلەوەیە ئاتی پێم بڵێ دەخیلەکە و چەندێک گەورە بێ ئەوە نا پارەی زۆرتیایە
باشە تۆ هەموو ڕۆژێک کە پارەت هێنێ هەمووی خەرجەکەی ئەی چی لێکەی ڕۆژانەیەکەم وە ناوی ئەیکەیتەوە ناوی ئافرین گرنگە مناڵان چەندێک پارە وەرەگرن ئەو ڕۆژەی کە حەزیان لە خواردن بوو شتی پێ بکڕن ئەگەر حەزیان لێ نەبوو پارە بکەنە دەخیلەکەەوە بۆچی باشە پارە کۆکردنەوە ئەدی پێ بڵێ بۆ ئەوەی دوای هەڵی بسکرێبی دەی بە دایک و باوک ئافرین بۆ ئەوەی کە بەدڵی خۆش شتی باشتری پێ بکڕی بۆ ئەوەی پارە زیاتر خەرج نەکەیت و مەسرەفی زیاد نەکەی وایە ئافرین هەتی یەکچە بڵێ بەیەکی بۆ لێ بەر هەتشی دەست بێ چۆنی باش باشی ناوت چییە ئیلیاس ئیلیاس ئافرین ئیلیاس ئیلیاس تۆ لە پۆلیسی بەڵێ باشە حەزت لە چوانەیە کە زۆر حەزم لە کوردیە کوردی یعنی ئەبێ شعر و شتی کوردی خۆشە لەبەر بێ وایە بەڵێ ئەدی دە شعرێکم بۆ بڵێ لە سەرەتای ساڵەوە براکانم خوشکەکانم هاوڕێ زیرەکەکانم دەرگای مەکتەب کرایەوە شوویاوی بڕایەوە جانۆرەی قوتابخانەیە کە بۆ زانین هێلانەیە درشا دەبینەوە ڕێگەی خوێندن دەگرینەوە ئافرین هەر بژی دەست خۆش یەکسە بڵەکانی بۆ لێکەی ئافرین دەست ئەی تۆ چۆنی باشی ناوت چییە ناوت چییە سارە سان ئافرین سان باشە کە مامەکە بێنەرە خوارەوە ئافرین با دەنگی باش دەرچێ سان تۆ لەگەڵ باوکو و دایک و خێزانەکە تا چی بۆ بازار جادووە کاچی ورشی شتەگری بڵێ ئەو شتە مەرەوێ ئەو کالێ مەرەوێ ئەو پانتۆڵە مەرەوێ بۆچی بۆی پارە سرە بنەکەین ئافرین نابێ پارە زۆر بەکاربێنین ڕەنگە لەو کاتەیە دایک و باوکمان پارەی پێ نەبێ یان ئەو شتێکی خۆمانەمانەوێ و کاتە حەزمان لێ نەبێت دوای و کاتە تەنیا پارەکە بە فیڕۆی وایە ئەیە بێت چی بکەین ئەمە پارە بە فیڕۆنە تۆ دەخیلەوەیە لە ماڵەوە پارەی تێکی زۆر زۆر باشە ئافرین یەکچە بڵێ قایمی بۆ لێ بەر هەر برسی چۆنی باشی ناوت چییە ئەرین تۆ لە پۆلی چەنی لە پۆلی سێ ئافرین زۆرە حەز لە قوتابخانەیە بۆچی لەبەرەی فێری شتەبم ئافرین فێری شتەبی ئەی باشە فێری پارە کۆکردنەوە بی فێرەبی کە پارە زۆر بە فێڕۆنەیی باشە تۆ ئەو پارەی کە خێزانەکەەوە داتێ هەموو ڕۆژێک سەرەکی خەرجیەکەی ئەیکە منە ئەیەم بە ئەوان بۆی بۆم هەڵگرن بۆی بۆ هەڵگرێن دوای و کاتە توانی پارەکە و چی لێ بکەی زۆرکەی وەنیا کە زۆرێک کردە و کاتە شتی جواتر و باشتری پێکڕی وایە باشە بۆچی گرنگە ئێمە دەخی لەمانە بێ بۆ گرنگە پارەی پێکۆکەینەوە پارەی پێکۆکەینەوە بۆ گرنگە کە پارە بە فیڕۆنەی وایە ئافرین ئەرین ئەی گۆرانیە شعری ئەزانی شتێکم بۆ بڵێ نازانی ئێزانی بڵێ زیتەڵە بەخێر بێ بۆ قوتابخانەکەمان زیتەڵە بەخێر بێ بۆ قوتابخانەکە قوربانی تۆ بم زۆر سوپاس مەمنون یەکچە بڵێ بۆ لێبەر چۆنی باشم باشی بەڵێ ناوت چییە لەوەند ئارە لەوەند ئارە لەوەند باشە تۆ خوشک و برای بچووکترە هەیە لە خۆ بەس برامەیە براو هەیە لە خۆ بچووکتر بەڵێ باشە ئەو پارە زۆر خەرجەکە کەم 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 تۆ فێرە کردووە ئافرین ئەبێ فێری هاوڕێکانمان فێری مناڵەکانمان کەین کە لە خۆمان بچووکترە خوشک و براکانمان پێیان بڵێن کە پارە بە فیڕۆ نێن گرنگە پارە کۆکەینەوە بۆ ئەوی لە داهاتووە فێر بی چۆن پارە بەکارێنین باشە ئافرین هەر بژی یەکچە بڵێ بەهێزی بۆ لێ بەر چۆنی باشی ناوت چییە دێنێ ئافرین دێنێ باشە تۆ حەزت لە چوانەیەکە زۆر کوردی ئەی ئەو گۆرانی ئازانی کاڵێ کوردم خەڵکی کوردستانم زمانێمە کوردیە وەزانی ئەی باشە گرنگە هۆرنەوەی کوردی لەبەرکەین گۆرانی کوردی لەبەرکەین بۆ ئەوەی کە بزان ئێمەش کوردین وایە ئافرین باشە پێم بڵێ تۆ پارە زۆر خەرجەکەی بۆچی بۆی کوی کەیتەوە ئافرین دوای ئی بە چی ئی بە گوارە ئی بە ملوانکە ئی بەشتی باش وایە باشە ئەی چی بۆ مناڵاناڵێ کە پارە زۆر خەرجەکە ڕۆژانە مناڵەکان پارە بە فیڕۆمەیە با خێزانەکانتان بۆتان بکەنە دەخیلەکانتان ئافرین یەکچە بڵێ بەهێزی بۆ لێبەر
چۆنی؟ باشم باشی؟ ناوت چییە؟ ئادەم ئادەم لە بەڵێ. پۆلی چەندی؟ سێ لە پۆلی سێ ئادەم ئەزانی گۆرانێکم بۆ بڵێ؟ بەڵێ. ئادەی؟ سرەتای ساڵەوە براکانە خوشکەکان ئەو هەڕە خۆشەویستەکان. خۆشەویستەکانە دەرگای مەکتەب کراوەیە شووی هاوین؟ ڕاوەیە جانەوەی قوتابخانەیە کە بۆ زانای هێلانەیە بێکشە دەبینەوە؟ ڕێگای خوێندن دەگرینەوە ئەفەرین حەزت لە قوتابخانەیە؟ بەڵێ. زۆر؟ بەڵێ. ئەی حەزەکەی کە گەورە بووی ببی بەچی؟ دکتۆر دکتۆر هیچی هیدان؟ نا ئەی دکتۆری گشتی؟ نازانم. هی گشتی؟ ئەوەی کەسکێشێتی ئەڵێ ئەی دکتۆر شیرینیم زۆر خواردووە سکمێشیەوە؟ بەڵێ. ئەفەرین یەک چەپڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی دەست بە چۆنی؟ باشم باشی؟ باشم ناوت چییە؟ ئاڵێ ئاڵێ وە کێ قژیاوە جوان بۆ بەستووی؟ وڵا دایکم بەڕاستە منیش قژم ئەتوانمەوە بەستمەوە بەدوانی وەکو تۆ نەخێر بۆ؟ تۆ کوڕی ئەی ڕاستەکە دواتریش قژم کوردە نابێ وایە؟ وە ئەفەرین باشە پێم بڵێ تۆ پارە زۆر خەرجەکەی نا بۆچی؟ بۆی پارەکەمان زۆر بێ پارەکە زۆر بێ حەزەکەی پارەکە زۆر بێ؟ بەڵێ ئەفەرین کەواتە بێت چی دانی؟ ئەبێ پارەکانمان زۆر بێن بۆی کە میلیان نەکەینوانێت ئەفەرین یعنی تۆ دەخیلەوە هەیە؟ بەڵێ زۆریشم هەیە زۆر باشە ئەفەرین ئەدی یەک چۆپڵێ بێزی بۆ لێبەر ئەرکشی دەست چۆنی؟ باشم باشی؟ باشم. ناوت چییە؟ هاڤین هافی نەوشتە جوانە چییە بەقشتەوە؟ دایکم بۆ میکڕیوە ئەی چی پێڵێ نەوشتە؟ ئەوە تەسریحە ئەی من ئەزانم وایە؟ وایە. کوڕە من زیرەکم باشە پرسیارە لە تۆ بکەم لە بیرکاریە زیرەکی؟ بەڵێ باشە سێوێک بوو سێوێک ئەکاتە چەند سێو؟ سێک و سێو ئەکات دوو باشە ئەگەر سێوێکیان بخۆی ئەبێت بە یەک ئەگەر سێوەکەی تریش بخۆی ئەبێت بە سفر نابێت دوو سێو بەیەکە بخۆی وایە؟ وایە. ئەبێ یەکێکیان چی لێ بکەی؟ یەکێکیان هەڵگرین بۆ خوشکەکەویان بۆ بەیانیت ئافرین نابێ ئێمە زیان مەسرەفی بکەین نابێ پارە زۆر بەفیر ڕۆبەی بۆ نمونە ئەگەر دوو سێوە پێبوو ئەبێ ئەمڕۆ یەکێکیان بخۆی ئەوەی تریان چی لێ بکەی؟ ئەی بە هاوڕێکەویان هەڵیگری ئافرین ئەدی یەک چەپڵێ بێزی بۆ لێبەر هەر بژی ئەزانی گۆرانی شتێکم بۆ بڵێ؟ نازانی؟ ئەزای چەپڵێکی قایم بۆ من لێبەی؟ بەڵێ ئافرین دەی هەر بژی دەست خۆش چۆنی؟ باشم باشی؟ ناوت چییە؟ زیتەڵە بڵێ ئەی بۆم زەی تۆش ناوت زیتەڵەیە ناوت چییە؟ سایەکە باشە سایە منیش ناوم زیتەڵێ تۆش ناوت زیتەڵەیە؟ حەزەکە ناوت زیتەڵە بێ؟ منیش حەزمەکرد ناوم سایە بێ لەبەرەوەی ناوەکەی تۆش زۆر خۆشە سایە لە پۆلی چەندی؟ سایە تۆ سەیری منەکەی ڕۆژانە لە تەلەڤیزۆن؟ بەڵێ حەزت لە بەرنامەکانی ئێمەیە؟ بەڵێ. ئەی پێم خۆشە ڕاتم بۆ قوتابخانەکەتان؟ بەڵێ. منیش پێم خۆشە کە تۆم بینی پێم خۆشە هەموو مناڵەکانە بینی لەبەرەوەیەوە مناڵی زۆر زیرەک و عاقڵ و پاک و خاوێنن بۆ هیوایم هەمیشە ئاوا بن باشە؟ بەڵێ. یەک چەپڵێ بێز بۆ سایەکە چۆنی؟ باسم باشی؟ باشی یان باسی؟ ئەوکوان نوقتەکانە چی لێکرد؟ ئەڵێ باسم باشی؟ ناو چییە؟ دیان دیان؟ دیان لە پۆلی چەندی؟ سێ لە پۆلی سێ ئافرین دیان ئەمڕۆ چوانێکتانەیە؟ ئێستا چوانێکتانەیە؟ کوردی؟ حەزت لەوانەی کوردیە؟ بەڵێ باشە ئەی حەزەکەی فێری ئینگلیزی عەرەبی ئەو شتانش ببی؟ بەڵێ. بۆچی؟ لەبەرەوەی ئەو کاتە ئەتوانین لەگەڵ خەڵکی بیانیشا قسە بکەین وایە؟ بەڵێ ئافرین ئێزانی گۆرانیەکەم بۆ بڵێ؟ بەڵێ. ئەدەی وی دانم ئەی دانم دەی وی دانم دێشێ زۆر خراپ نازانم بۆ وای لێ هات شیرینی و جوزم خواردووە دەمەم پڕی میکرۆب بووە من میکرۆبم چاوەکەم دانەکانی کوون ئەەکەم کاتێ ئەخۆ شیرینی لە دەم تا من ئابینی ئافرین پێویستە دوای شیرینی چی بکەین ئادی پێمان بڵێ دوای خواردنی دارمان بشۆین. دارمان بشۆین بۆچی؟ بۆ ئەوەی میکرۆبەکان دانمان کول نەکەن بۆی میکرۆبی سەرزل نەچێتە دانەکانمانە و دانەکانمان نەخۆن وایە؟ ئافرین یەک چەپڵێ بێزی بۆ لێبەر هەر کەسی
چۆنی باش باشی باش ناوت چییە لاناس لاناس بەڵێ. ئەی لەو ناوە خۆشە لاناس چەند هاوڕێو هەیە لە قوتابخانە یەک یەک ناوی چییە ئاڵێ ئاڵێ زۆرە خۆشەوێ بەڵێ شەڕەکەن بێکەوە بۆچی شەڕ ناکەی نابێ هاوڕێکان شەڕکەن بێکەوە وایە بەڵێ باشە تۆ دەخیلەو هەیە بەڵێ ئەی هاوڕێکە هەیەتی نازانم نازانی باشە کەواتە بە هاوڕێکەش بڵێ پێویستە دەخیلەو هەبێ باشە بۆچی گرنگە دەخیلەمانە بێ بزان مەزانی بۆیە پارە کۆکەینەوە بۆ ئەوەی پارە کۆکەینەوە کەواتە بەڵێن پێی کە پارە زۆر خەرج نەکەیتر بەڵێ دەباشە بە ئاڵەی هاوڕێشە بڵێ ئاڵێ پارە زۆر خەرج مەکە لەبەرەوەی دەخیلەو هەبێ و بتوانی کە داهاتێکێ بخۆ بێت و پارە کۆ بکەیتەوە باشە ئەفەرین یەکچە بڵێ بێزی بۆ لێ بە هەرکشی چۆنی باشە باشی بەڵێ ناو چییە ئەنەس ئەنەس ئەفەرین ئەنەس تۆ ڕۆژانە ئەچی بۆ دوکان بەڵێ شتەکڕی بەڵێ هەموو ڕۆژێ شتەکڕیت و پارە خەرجەکەی نا ئەی باشە بۆ نمونە ئەگەر خێزانەکە و 500 دینارە بەنێ تۆ خێراکی هەمووی خەرجەکەی ناخێ ئەی چیەکەی 250 خەرجەکەم 250کەی تراکەم بەناو داخیلەکەم ئافرین زۆر باشە ئەو 250ش کە خەرجەکە ئەزانیە بێ چی بکەی ئەبێ ئەو شتانەی پێ بخۆی کە سوودی هەیە بۆ تەندروستیمان نابێ ئەو شتانە بخۆین کە زیانیان هەیە و دانەکانمان خراپەکەن و دوایی معیدەمان پێشێ و سکمان پێشێ و ناڵن گەورە بین ئەبێ ئەو شتانە بخۆین کە سوودی هەیە بۆمان باشە ئافرین ئەگە یەکچە بڵێ بێزی بۆ لێ باش هەرکشی چۆنی باش باشی ناو چییە لاوی 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 چۆن ئەوە قژە جوان دایانی تۆ وەڵاخۆ خوددایانی زۆر باشە ئافرین نێڵی قژە ئاوا هەر یەکە و لەلایەک بێ ئاوا دایمە گرنگی بەخۆ بە بۆ ئەوەی مامۆساکان خۆشیان بوێ بڵێن مناڵێکی چەند پاک و خاوێنە وایە ئافرین باشە پێم بڵێ تۆ هەموو ڕۆژێک شتەکڕی لە قوتابخانە نا ئەی ڕۆژ ڕۆژنا ڕۆژێک باشە ئەو ڕۆژانەی کە شت ناکڕی بارەکی چی لێدەی هەڵیەک هەڵیەنی بۆچی بۆ ئاشتی پێویست ئافرین بۆ شتی پێویست کەواتە ئێمە نابێت پارەکانمان هەر ئاوا بە فیڕۆبین ئەبێ لەو کاتانەیە خەرجیان بکەین کە زەرورە وایە ئافرین هەر بشی یەکچە بڵێ بێزی بۆ لێبەر هەر بشی دەست چۆنی باشی ناو چییە یاوەر پۆلی چەنی سێئەلف باشە یاوەر تۆ سەیری فلم کارتۆن و شتەکەی حەزت لە چەند فلم کارتۆنێکە زۆر سەیری ئەوانەی کورساتەکەی حەزت لە ماوەی مناڵانە ئەی سەیری بەرنامەکانی تەواری هاوڕێمەکی کە ئەچێ بۆ بەرنامەکانەکان بەرنامی گەشتن زانیاری هەیە ئەچێتە یانەکان ئەچێتە شوێنەکان شتی زۆر خۆشمانەیە یاوەر تۆ سەیریەکەی دایکم بۆ نانووسێت ئێدە باشە دوایی ئێمە بۆتە نووسینەوە بۆ خۆ سەیری کورسات کە ڕۆژانە باشە ئافرین ئەگە یەکچە بڵێ قایم بۆ یاوەر هەرکشی چۆنی باشم باشی ناوت چییە سەنا ئەی یاوەر سەنا تۆ بۆ نەقژە جواندایە ناوە کێوەی لێ کردووە بەڕاستە باشە تۆ هەموو ڕۆژێ ئاوا گرنگی بەخۆی هەر ئەوە بە پاک و خاوێنی بۆ قوتابخانە ئافرین سەنا باشە تۆ خوشکوبرای لە خۆ بچووکترە هەیە هەتا باشە ئەوان پارە زۆر خەرجەکەن بەکەمی ئێدە باشە پێیان بڵێ پارە زۆر خەرج نەکەن گرنگە ئێمە گرنگی بین بە کۆکردنەوەی پارە باشە ئافرین سەنا گۆرانی شەعر شتێک دەزانی بۆ بڵێ ئادەی دەرچوو پۆلی یەکەم لە پۆلی دووەم یاخوا پیرۆز بێنێ خوێندنی ساڵی نوێم من قوتابێکی وریان گۆڵاڵی مامۆستان قوتابخانەم خۆشەوێ چونکە زوو تایدەستراوێ کەلوپەلی خاوێنم هیچ کەس ناژاکێنم هەر بژی قوتابخانە کەمەڵێن ژیانە بژی مامۆستاکانم ماڵێ زیرەکەکانم لێلا مستەفا ئافرین یەکچە بڵێ بێزی بۆ لێبەر هەر بشی دەستوە چۆنی باشی ناوت چییە ئاژوان ئاژوانە هێزای من ناوت چییە
من زیتەڵەم ئەیلەوە چۆن نەبێ من نەناسی تۆ ئەبێ هەموو ڕۆژێ سەعات 5 ئەزایی چی بکەیت تا سەعات 6 سەیری ماوەی مناڵانی کورسان بکەیت باشە لەبری ئەوەی کە یاری بە تابلێت و ئایپاد و مۆبایل و شتانە بکەیت بخۆ سەیری شەشەی کورسان بکە باشە باش تۆ حەزی لە قوتابخانەیە هەموو ڕۆژێتەوە بۆ قوتابخانە باشە ئەگەر ڕۆژێ نەیتەوە چی ئەبێ دواکەوی لەوانەکانە ئەو کاتە چیم لێیە ڕەنگە دەرنەچی وایە ئافەرێ تەمەڵەبی زیرەکی لەوانەکاتە حەزت لە چوانێکە زۆر لە چیە؟ ئینگلیزی ئافەرین هەلو یانی چی؟ ئافەرین نانا باشە ئینگلیزی زۆر باشە ئەماوڕێمان دەست خۆشەت بژی یەک چۆم لێ بێزی بۆ لێبەر ئافەرین چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ پاکۆ چی؟ پاکۆ ئەمزای ناو سپایدەرمانە پاکۆ؟ بەڵێ ئەدی ئەو ڕەسمە چییە بە ماسکەکەتەوە؟ ئەوە سپایدەرمان ئەوە چییە؟ ئەوە سپایدەرمان ئەمە سپایدەرمانە چییە تێمان ناڵاوە؟ ئەوە نەو حەزی لە سپایدەرمانە؟ بۆچی؟ چونکە کوڕێکی زۆر ئازایە وایە؟ یارمەتی کێیە؟ هەموو خەڵکەکان یارمەتی هەموو خەڵکەکانەیە ئەو کەسانەی کەستەمیان لێکرێ تۆش حەزەکەی ئەوە یارمەتی هەموو کەسێ بەی؟ ئافەری یارمەتی ئەوانە بکە پێویستیان بە تۆیە بۆ نمونە ئەگەر کەسێکی بینی پیر بوو عەلاقەی پێبوو بیباتەوە بۆ باڵەوە نەیەتوانی ئەبێ ئەو کارێکی باشە؟ ئافەرین یەکچەم لێ بەهێزی بۆ لێبەر هەربژی چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ ئیسماعیل ئێزای من ناوم چییە؟ ئافەرین ئیسماعیل تۆ لە پۆلی چەندی؟ سێ ئەلف حەزت لە پۆلەکەتانە؟ بۆچی؟ حەز ناکەی بچیتە پۆلی چوار؟ یەکەیە چیتە پۆلی چوار پێم بڵێ ساڵێکی تر وایە؟ ئەبێ کۆشش بکەی ئەبێ بخوێنی ئەبێ لەوانەکاندا باش بی ئەو کاتە چیتە پۆلی چەند؟ پۆلی چوار تۆ حەزەکەی قوتابخانە تەواوکەی؟ حەزەکەی کە گەورە بووی ببی بە چی؟ مامۆستا بڵێ مامۆستا ئافەرین حەزەکەت پێوە مامۆستا بۆی خزمەتی مناڵانی کوردکە بۆ ئەوەی خزمەتی مناڵانکە بۆ ئەوەی پیا بگەینێ وایە؟ ئەیزای گۆرانێکم بۆ بڵێ ئەدی قوتابخانە زۆر خۆشە ماڵبەندی بیر و خۆشە دەیپارێزم باخچەکەی دەرگا ژووشە پەنجەرەی قوتابخانە گشتکاتێ ڕووناکیمان دەداتێ پێمان دەکایە بەدیابی بۆ تەنگانە ئازابی قوتابخانە زۆر خۆشە ماڵبەندی بیر و خۆشە ئافەرین ئەدی یەکچەم ڕێژقایکی بۆ لێبەر هەربژی دەست خۆش ئیسماعیل جان سواس وحەفیز چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ ڕەوا؟ ئافەرین کاکە ڕەوا ئێمە شاوڕێکمانەیە ناوی ڕەوایە وەکو تۆ ئەوە عاقڵ و جوانە وەکو تۆ ئەوە کەمامەشە بەستێ باشە بۆچی گرنگە کەمام بەستی؟ بۆیە کۆرۆنا بڵاو نەبێت ئافەرین بۆی ئەگەر کۆرۆنا هەبوو کۆرۆنا نەگرین وایە؟ ئافەرین باشە تۆ دەخیلەوەیە لە ماڵەوە؟ باشە هەموو ڕۆژە پارێکیەکەی؟ بۆچی گرنگە ئێمە دەخیل لەمانە بێ؟ بۆی بیدە بەشە ئافەرین بۆ ئەوەی پارەکانمان زۆر بکەیت ئەو کاتە کە شتێکمان ویست پارەکان داوا لە خێزانەکانمان نەکەین ئەو پارەی کە خۆمانەمانە ئەوە بین بەشت وایە؟ ئافەرین ئێزای گۆرانێکم بۆ بڵێ شعریش نازانی؟ ئەدی شعرێکم بۆ بڵێ لە سەرەتا ساڵەوە براکان و خوشکەکان و هاوڕە خۆشەویستەکان دەرگای مەکتەب کرایە شوویاوی بڕایەوە جانۆرێک قوتابخانەیە کە بۆ زانی پێدانێ بە یەکتر شادمینۆڕەکەی خوێندن دەکەین ئافەرین هەربژی یەکچەم ڕێژقایکی بۆ لێبەر دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ هەژیر؟ باشە ئەوە چییە ئەو شتە جوانە پوولەکەیە بەو دەفتەرەوە؟ ئەو کێ بۆی دروست کردووی؟ وەڵا دایکم مایکڕێ بەڕاستی؟ بە پارەی خۆم کڕێمە بە پارەی خۆم کڕیتە؟ ئەی ئافەرین ئاوا پارە بە بەشتی بەسوود نەکەی شتی خراپی پێ بکڕی بۆ ئەوەی پارەکانمان بە فیڕۆ نەچێ باشە؟ ئەی باشە پێم بڵێ ئەو پارەیە بۆ لەوێ داوناوە؟ وەڵا لێرە نابوو نەمزانی تۆ ئێساچی هەردووکی خەرجەکەی ئەو پارەیە؟ ئەی چی لێکەی؟ ئەی بە ماڵەوە ئەیکەمە ناو دەخیلەکەم
ئەکەیتە دەخیلەکەوە بۆچی؟ لەبەرەوەی پارە کۆکەمەوە بۆ هیچی خۆم پێ بکڕم دایکی پارەی دایک و باوکم سەرف ناکەم. ئەی ئافرین ئەو پارەی کە ڕۆژانە وەریەگری ئەگەر حەزت لە شت نەبوو لە قوتابخانەکە و بیکڕی ئەبێت چی لێ بکەیت؟ هەڵیگری بکەیتە دەخیلەکە. ئەبێ بیکەیتە دەخیلەکەەوە بۆ ئەوەی پارەکەەوە زۆر بێ ئەو کاتە بەدڵی خۆم گوارەی پێەکری ملواکەی پێئەکری شتی باشی پێکری باشە؟ باش. ئافرین ئەزانی گۆرانێکە بۆ بڵێ؟ ئەدی قوتابخانە زۆر خۆشە هەمووبەنی بیرۆشە بەرێزم بە قسەکەی دەرگاشە شەو پەنجەرەی قوتابخانە گشت کاتێ ڕووناکیمان دەداتێ فێمان دەکا وریابی بۆ تنگانە ئازابی. ئافرین ئەدی یەک چۆ بڵێ بەهێزی بۆ لێبەر هەرکەسی باشی ناوت چییە؟ ئایا ئەزانی ئێمە ئەمڕۆ هاتوین بۆ قوتابخانەکەیەوە؟ باشە پێ خۆشە؟ بۆچی؟ لەبەرەوەی مناڵانی ئێرە بەسەرکەینەوە وایە؟ باشە حەزەکەیت بین بە هاوڕێ؟ ئێ باشە کەواتە ئەزانیە پێ چی بکەیت هەموو ڕۆژێ سەعات 5 هەتا 6 سەیری ماوەی مناڵانی کورسات کە بەرنامەی زۆر باشمان هەیە ئەلف بێمان هەیە کە فێرتانەکە پیتەکان چۆن بخوێننەوە بە زمانی کوردی هەمانە بە زمانی سۆرانی هەمانە بە زمانی بادینیش هەمانە باشە؟ ئافرین هەر بژی یەک چەڵێ بەهێزی بۆ لێبەر چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئیلیاس ئەوە ئیلیاسێکی تریشی تیانە پۆلە؟ یعنی دوو ئیلیاس وایە؟ ئیلیاسەکەی ترە خۆشەوێ؟ بەیەکەوە یاریەکەن؟ بەیەکەوە شەڕەکەن؟ بۆچی شەڕ ناکەن هادی پێم بڵێ؟ لەبەرەی هاوڕێن مناڵ بێ شەرکە بێکەوە وایە؟ شەڕ پیشی کێە؟ مناڵی هارە وایە؟ مناڵی عەقڵە بێ چی بکە؟ ئەبێ وانە بخوێنێ ئەبێ هاوڕێتی یەکتریکە ئەبێ وانەکان بەیەکەوە بخوێنن باشە ئێوە وانە بەیەکەوە خوێن لەگەڵ ئیلیاسەکەی ترا؟ ئافرین یەک چۆ بڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی ئیلیاس وەحەفیز چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ڤاری ئافرین ڤاری گیان ڤاری تۆ لە پۆلی چەندی؟ سێ ئەلف ڤاری حەزت لە چ وانەیەکە زۆر؟ زانست بۆچی؟ بۆ ئەی بە زمانی ئەوانە قسە بکەین. ئافرین ئەوانەی زانست زۆر خۆشە باسی بۆقەکە وەنیە باسی ڕووەگەکە باسی فێرەکەکە ڕووەک چۆنە ناسایە جاندارەکان چۆنە ناسایەن باشە تۆ حەزت لە چ جاندارێکە زۆر؟ حەزم لە پشیلە؟ باشە پشیلاڵێ چی ئادی؟ وەنزانی پشیلاتە ژوور وەزانی ترسا پشیلە خۆشەوێ؟ باشە ئەزایی چی بکە ئەگەر بەچکە پشیلە و بینی ئازاریان نەی ئازاری پشیلە مەیە خواردنیان بۆ دانێ ئاویان بۆ دانێ بۆ ئەوی ببن بە هاوڕێ لەگەڵە باشە؟ ئافرین هێزای گۆرانێکم بۆ بڵێ؟ ئادی دانم دێشێ زۆر خراپ نازانم بۆ وای لێ هات شیرین و لبسم خواجە دەمم پڕ میکرۆ بووە دانم دێشێ زۆر خراپ نازانم بۆ لە وای لێ هات ئەزایی بۆ وای لێاو لەبەرەوەی شیرینی و زۆر خواردوایی نەچوو دانە بشوی وایە؟ ئافرین یەک چە بڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی ئافرین چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ ئەندیا ئەڵڵا لەو ناوە خۆشە ئەندیا باشە کێ ناوی ئەندیا؟ خێزانەکە و؟ ئەندیا باشە تۆ لە پۆلی چەندی؟ سێ ئەلف باشە هاوڕێ و هەیە لە سێی با نیتە؟ بۆچی؟ باشە وانەکانی پۆلی سێ ئەلف و سێ با وەکو یەکە؟ ئافرین وانەی پۆلی سێ و پۆلی سێ ئەلف و سێ با وەکو یەکە بەڵام پۆلی چوار جیاوازە وایە؟ باشە حەزەکەی بچیتە پۆلی چوار؟ بۆچی؟ بۆ ئەوەی شتی باشتر فێربی بۆ ئەوەی قۆناغێکی تری خوێندن ببڕی وایە؟ ئافرین یەک چە بڵێ بەهێزی بۆ لێبەر هەر بژی چۆنی؟ باشی؟ ناوت چییە؟ لازیا ئافرین لازیا لە پۆلی چەندی؟ سێ ئەلف لازیا تۆ دەخیلەوەیە لە ماڵەوە؟ ئەی هەموو پارەی کە وەریەگری ڕۆژانە یەکسەر خەرجیەکەی؟ ئەی چی لێکەی؟ ئەیدەم بە دایکم باوکم
بۆی بۆم هەڵگرێت بۆی بۆ هەڵگرێت ئافرین دوای چی پێکڕی دوایشتی بەسوود پێکڕی ئافرین بۆچی گرنگە مناڵان پارە کۆ بکەنەوە ئادی پێم بڵێ بۆ ئەوەی بۆ ئەوەی پارە بە فیڕۆنەیە بەفیڕۆنێ وەنیا کە پارەکانیان زۆر بوو کاتە بە دڵی خۆیان نەتوانێت شت کڕێن وایە ئافرین یەکچە بڵێ بێزی بۆ لێ بە هەر بژی مناڵ عەزیزەکان زۆر دڵخۆش بووم ئەمڕۆ لەگەڵم مناڵە عەزیزانە ئەمڕۆ کۆمەڵێک گفتوگۆی زۆر باشمان کرد لەمەوە بۆمان دەرکەوت کە مناڵان حەزیان بە کۆکردنەوەی پارە هەیە و نەوێت دەخیلە دانێن بۆی پارەکانیان بە فیڕۆنەیە مناڵان ئێوەش گرنگە ئەو پارەی کە ڕۆژانەی یەتە دەستان هەمووی بە فیڕۆنەیە ئەگەر حەستان لە شتێک بوو ئەتوانن بیکڕن ئەگەر حەستان لێ نەبوو بە خێزانەکانتان بڵێن دەخیلەتان بۆ دانێن بۆی پارەکان خۆ بکەنەوە و دواتر بە دڵی خۆتان شتێکی پێ بکڕن من هیچم نەماوە لە کۆتاییانەوێ ماڵاوایی لە مناڵەکان بکەم خواتان لەگەڵ مناڵەکان وحافیز خواتان لەگەڵ وحافیز